بەڵێ دیارە بەهۆی ئەو کەرەنتینە گشتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە خەڵک بەهۆیەوە لە ماڵەوە دانیشت و بێکار و بێکاسبیە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا زۆرێک لە قەیرانی دارایی دروست کرد لای هاوڵاتیان و خەڵکی زۆر بێبژێوی کرد تا دوجار خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی بە ویژدان، خەڵکی بە ئینساف، خەڵکی خێرخواز و سەدەقەکەر هاتن دەستیاندا بە کۆمەککردنی خەڵکی هەژار، خەڵکی نەدار، ئەو خەڵکانەی کە خاوەن پێداویستی تایبەتن، ئەو خەڵکانن کە بژێوی ژیانیان هێندە کەم بووە، ئەوەی ڕۆژانە ئیشیان کردووە، ئەو ڕۆژە نەبوو بێ لە ماڵەوە هیچ داهاتێکیان نەبووە بۆی کە پێداویستەکانی ماڵیان پێدابی بکەن. خۆشبەختانە من زۆر جار ئێمە ئەبیستینەوە کە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکن کە زۆر هاوکارن بۆ یەکتر و بینیمان بەڕاستی زۆرێک لە ڕێکخراوەکان هێندە هاوکاری حکوومەتیان کرد کە حکوومەت زۆرێک لە بارقورسایەکانی سەرشانی لاچوو. بەڵێ دوجار حکوومەتی هەرێمی کوردستانیش کەمپینێکی ڕاگەیاند بە ناوی کەمپینی بەیەکەوە بەهێزترین کە وەک بەڕێز باست کرد ڕایانگەاند لە پێنجشەمی ڕابردوو کە داهاتەکەی ئەوەی تا ئێستا کۆکراوەتەوە 21 ملیارە. بەڵام ئەم داهاتە بۆ ئەوە بووە کە بەپێی پلانێک بەپێی استراتیژی بەرنامەدا ڕێژراو بەکاربێت بۆ بنکەکانی تەندروستی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، دابینکردنی کەلوپەلی پێداویستی تەندروستی بۆ بنکە ناوەندەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، بۆ شار و شارۆچکەکان، بۆ پارێزگاکان، بۆ دابینکردنی دەمامک و هەموو پێداویستیان تەندروستیانە، بۆ مەسارف کێشانی کەرەنتینە و کەرەنتینەکراوان لە هوتێلەکان لەو شوێنانەی کە لێوە کەرەنتینەکراون لە پێداویستی دابینکردن بۆیان، بۆ فحوسات، بۆ کیت، ئەو کیتێکە پشکنینی پێکرێ بۆ دابینکردنی خۆراک بۆیان. بەڵام لەگەڵ ئەوەشدا من تا ئێستا هیچ داتایەکم نەبینیوە باشە داتایانە چۆن ئەم پارێ بەکاردەهێنرێ بۆ ئەم ناوەندانە و چۆن دابش دەکرێت و چۆن مەسارف دەکرێت و چۆن تەوزیع دەکرێت. بەڕاستی ئەوە شتێکە کە وەک چۆن لە زۆرێک لە کۆکردنەوەی ئەو کۆمەچیانە لە ڕابردووە سابقەی هەبووە بە ناشەفافی بە ناڕوونی ئەم پارانە بەکاردەهێنرێن، نەتواندراوە بە لیست بۆ خەڵک و بۆ دام و دەستگاکان و بۆ ئەو شوێنانێک کە لێوە سرف دەکرێت ڕوون بکرێتەوە کە لای هەموو خەڵک وازەح بێ. بەڵێ بە کورتی دواترە دەگرم و لای بەرز بە سەبارەت بەو 21 ملیارە کە تا ئێستا هاوکاری خەڵکی بڵین ئەوانەی کاری کارێن نەزداوەکارێن نەکراوە باز بکەی بەغداش 3 ملیاری ناردووە. بۆچی وەکو پەرلەمان گەلانی کەملیژنەکانیش بەدات چون ناکەن ئەو پارەیە چۆن خەرج کراوە چی لێ دێت؟ بە کورتی بێ سوپاس دەکەم. کاک عەبدولحەکیم جان، ئێمە بەهۆی ئەوەی کە پەرلەمانی کوردستان ماوەی مانگێکە بڵێن پەرلەمانی لە کار خستووە بەهۆی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەرزوو بەڕاستی یاداشتێکماندا و لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنەکەمانە بەڕێز مامۆستا سعد تەلەفۆن کرا بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان، بۆ بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان، بۆ سکرتێرەکەی، بۆ سەرۆکی فراکسیۆنەکان و لە ڕێینامەوە ئاگادارکرانەوە کە بەڕاستی پێویستە ئێمە لە ماڵدانە نشین، پێویستە زوو دانیشتنی پەرلەمان بکرێت بە پێداویستی و بە وقایی تەندروستیەوە. ئێمە پێویستە لە نێو خەڵکا بین و پێویستە مشهورخۆری ئەو کێشەیە گەورەوین کێسان ناو خەڵکایە. بەڵام دوای درنگانێک بەڕاستی دانیشتنێک لەسەر ئەم جۆرە هەوڵانەی ئێمە بۆ دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکان درا، چەند بڕیارێکی لێوە دراوە پێشەوەی دانیشتنە بکرێمەوەکو لە ڕچۆنگەی دڵسۆزیمان بەڕاستی کەمپینێکی هاوکاریمان ڕاگەیان وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لێوە توانیمان لە هەموو شار و شارۆچکەکان ئەندامەکانمان دابەش کرد بۆی کە خزمەتێک بکەن و هاوکاری بگێنن بۆ هەموو ئەو ماڵانەی کە نەدارن هەژارن پێویستیان پێیە بۆ کۆمەکی ڕۆژانەیان. بەڕاستی ئێمە بە دڵسۆزیەوە بەبێ جیاوازی لە هەموو شار و شارۆچکەکان بە پێی توانە تا ئێستا توانیومانە نزیکەی 7500 ماڵ بەهۆی ئەو پێداویستیانە کە ئێمە کۆمەچیمان بۆ کۆکردنەوە. سپاس بۆ
هاوکاران و خێرخوازان کە یارمەتیان داین سەرپەرشتیمان کرد ئێمە تا ئێستاش بەرداوامە چەند شارۆچکەیەک ماوە ئەمە لە چیەوە سەرچاوی گرت لە ئەوە سەرچاوی گرت بەڕاستی ئێمە نەمانتوانی لە ماڵدا بنیشین ئێمە نەمانتوانی وەکو پەرلەمان وەکو پەرلەمانتاران ئەرکمان ئەوە بێ لە ماڵەوە دابنیشین لە ڕێی میدیاوە سەیری دۆخی هەرێمی کوردستان بکەین بە ئەرچی خۆمانزانی بینە ناو خەڵکەوە و ئەوەنەی پێمان بکرێت لە خزمەتیان دابین و کۆمەچیان بۆ بکەین و دڵسۆزیمان بە کردار بۆ ئەم سلمێنین.